جیهانێک بێنە بەرچاوت کە تێیدا چۆن توانای خوێندنەوە و نووسینی منداڵ گەشەی پێدەدرێت، ئاوایش توانای داهێنانی گەشەی پێ بدرێت. جیهانێک تێیدا پەروەردە تەنیا بۆ ئامادەکردنی منداڵان نییە تا تاقیکردنەوە بکەن، بەڵکو بۆ کۆی ژیان ئامادەیان دەکات. کێن ڕۆبنسن باوەڕی وابوو شتیوە نەک ئەستەم نییە، بەڵکو زۆر سەرەکیە و لەگەڵ بنچینەکانی پەروەردەدا تەریبن. سەڵاوتان لێبێت، کاتێکی پڕ ئاسوودەییتان بۆ دەخوازم. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسایەتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسایەتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. لە مەڵخێدا باسی ژیان و بیر و هەڵوێستە پەروەردەییەکانی کێن ڕۆبنسن دەکەم. کێن ڕۆبنسن لە هزری پەروەردەیی هاوچەرخدا کەسایەتیەکی سەرەکیە، کەسێکە ڕەخنەی ورد لە پرۆسە و سیستەمی پەروەردە و قوتابخانەکان دەگرێت و لە ناخی دڵ و هۆشیەوە داکۆکی لە پەروەردەی هۆشیار و داهێنەرانە دەکات. لە ئاسی جیهانیدا هەڵوێستەکانی بەردەوام کاردانەوەیان هەیە. کارەکانی بەرەنگاری بنەماکانی سیستەمی پەروەردەی باو دەبنەوە. ئەو داوای پێداچوونەوەی قوڵ و هەڵسەنگاندنەوەی چۆنیەتی پەرەپێدانی توانای مرۆیی دەکات. کێن ڕۆبنسن لە ساڵی 1950 لە لیڤەرپوڵ ئینگلترا لەدایک بووە. بە منداڵی تووشی شەلەلی منداڵان دەبێت کە کاریگەری جەستەیی لەسەر جێدەهێڵێت. بەڵام ئەم سەختیە نەک هەر نەبووە ڕێگر، بەڵکو بووە هۆی گەشەکردنی ڕوانگەیەکی ناوازە سەبارەت بە توانای مرۆیی و گرنگی تێپەڕاندنی سنوورەکان. لە خوێندندا زۆر زیرەک بووە. لە کۆتاییدا دکتۆرا لە زانکۆی لەندەن لە دراما و شانۆدا بە دەست دەهێنێت. ڕۆبنسن جگە لە بڕوانامە ئەکادێمیەکانی وەک نووسەرێکی بەرهەمدار، پرۆفیسۆرێکی بەناوبانگی پەروەردە، ڕاوێژکارێکی نێودەوڵەتی کاریگەر لەسەر پەروەردە، داهێنان و نوێخوازی بۆ حکوومەت و ڕێکخراوەکان لە سەرانسەری جیهاندا ناسراوە. ڕۆبنسن بە شێوەیەکی زیندوو بە ئارگومێنتە توند و تۆڵەکانی دژی مۆدێلی پیشەسازی پەروەردە وەستایەوە. باوەڕێکی تۆکمەی هەبوو کە داهێنان بە ئەندازەی خوێندەواری گرنگە. پڕبینەرترین وتاری لە تێدتۆکسدا بریتی بوو لە ئایا قوتابخانەکان داهێنان دەکوژن؟ کە زیاتر لە 75 ملیۆن جار بینراوە. بەم دەرکەوتن و هەڵوێستانەی ڕۆبنسن دەنگێکی پێشەنگە لە گفتوگۆی جیهانیدا سەبارەت بە داهاتووی خوێندن و فێربوون. فەلسەفەی پەروەردەیی کێن ڕۆبنسن لەسەر 3 بیرۆکەی سەرەکی بنیاتنراوە کە گفتوگۆیەکی جیهانی سەبارەت بە داهاتووی فێربوون و گەشەپێدانی مرۆیی دەوروژێنن. یەکەم، قوتابخانەکان داهێنان دەکوژن. ئەمە ڕەنگە بە ناوبانگترین و وروژێنەرترین ئارگومنتی بوو بێت کە تێیدا جەخت لەوە دەکاتەوە سیستەمی پەروەردەیی زاڵ کە لە سەردەمی پیشەسازیدا بە بەرفراوانی نەخشێنراوە بە شێوەیەکی چالاک داهێنانی سروشتی لە منداڵاندا دەخینکێنێت. ڕۆبنسن تێبینی کرد منداڵان بە سروشتی خۆیان ئارەزومەندن، تاقیکەرەوەن و ئامادەن هەنگاوی مەترسیدار بگرنەبەر. بەڵام کاتێک لە قوتابخانەدا پێش دەکەون و کاتێک سیستەمەکە گرنگی بە لێکچوون، ستانداردکردن و پۆلێنکردنی بابەتەکان دەدات، ئەمجا کە گرنگی بە بیرکاری و زانست زیاتر دەدات لە هونەر و زانستە مرۆییەکان، زۆر جار سیستەمەکە ئەم توانە گرنگانەیان لێ دەستێنێتەوە. ترس لە هەڵەکردن کە ئەنجامی سیستەمێکە زۆر تیشک دەخاتە سەر وەڵامە ڕاستەکان، ئارەزووی گەڕان و داهێنان لە خوێنکاردا کەم دەکاتەوە. دووەم، زیرەکی جۆرا و جۆر و بزێوە.
کێن ڕۆبنسن باوەڕی وابوو سیستەمی پەروەردە دەبێت لەگەڵ خوێندکاردا خۆی بگونجێنێت، نەک خوێندکار بۆ سیستەمەکە خۆی لە قاڵب بدات. ئەو بە شێوەیەکی بنەڕەتی تەحەدای ئەو تێگەیشتنەباوەی دەکرد کە پێی وایە هۆشی مرۆڤ تاکلایەنەیە و لەسەر هێڵێکی ڕاست و ڕەوان دەڕوات، شتێکە زۆر جار بە تاقیکردنەوەکانی IQ پێوانە دەکرێت. ئەو پاڵپشتی لە چەمکی فرەزیرەکی دەکرد، بە واتایی کە زیرەکی مرۆڤ بە شێوازی جۆراوجۆر خۆی دەنوێنێت، بینراو، مۆسیقی، جوڵەیی، پەیوەندی نێوان کەسەکان و هیدیکە. ئەو جەختی لەوە دەکردەوە سیستەمی پەروەردەی ئێمە تەسک بینە و بە ناڕاستە و خۆ ئەم شێوازە جیاوازانەی بەهرەمەندی پشتگوێ دەخات و دەیان خاتە پەراوێزەوە. ئەمەیش وا دەکات ژمارەیەکی زۆر کەسی بەهرەمەند بە هەڵا باوەڕیان وابێت کە زیرەک نین، تەنیا لەبەر ئەوەی خاڵە بەهێزەکانیان لەگەڵ شێوازە باوەکانی پەروەردەی ڕسمی و ئەکادیمیادا ناگونجێت. سێیەم، دۆزینەوەی توخمی تایبەت بە خۆت. بە پشتبەستن بە ڕەخنەکانی ڕۆبنسن چەمکی دۆزینەوەی توخمی تایبەت بە خۆتی بڵاو کردەوە. ئەمە ئاماژەیە بۆ خاڵی پێکگەیشتنی نێوان ئەو شتانەی کە خۆشت دەوێن و ئەو شتانەی کە تێیاندا باشیت. ئەو جەختی دەکردەوە ئامانجی سەرەکی پەروەردە دەبێت یارمەتیدانی کەسەکان بێت بەهرە و ئارەزووە ناوازەکانیان بدۆزنەوە، بەم شێوەیەیش دەرفەتیان بۆ بڕەخسێنێت لە توخمی خۆیاندا لە ژینگەی خۆیاندا گەشە بکەن. کاتێک خەڵک لە ژینگەی خۆیاندا دەژین، نەک هەر بە خرۆشن و بەشدارن، بەڵکو توانای ئەنجامدانی کارگەلێکی نەئاساییان هەیە. ڕۆبنسن ئەم دۆزینەوەیەی نەک تەنیا بۆ کاملبوونی کەسی، بەڵکو وەک پاڵنەرێکی سەرەکی بۆ داهێنان و پێشکەوتنی ئابووری و کۆمەڵایەتی دەبینی. کێن ڕۆبنسن ساڵی 2020 کۆچی دوایی کرد. سەرەڕای ئەمەیش بیرروباوەڕەکانی بە شێوەیەکی قوڵ گرنگی خۆیانیان پاراستووە. ڕەنگە ئێستا کە جیهان زۆر بە خێرایی دەگۆڕێت و ڕۆژ دوای ڕۆژ ئاڵۆزتر دەبێت، ئەم بیرروباوەڕانە زۆر پێویستتر بن. ئەو هەڵوێستە بەهێزەی کێن ڕۆبنسن لە بەرەنگاربوونەوەی کوشتنی داهێناندا هەیبووە یادخستنەوەیەکی سەرەکیە بۆ ئەوەی بەردەوام پرسیار لە خۆمان بکەین بۆ دەبێت هەمیشە پشت بە تاقیکردنەوە گشتی و سەرتاسەری و لەبەرکردن و دووبارەکردنەوەی زانیاری ببەسرێت. لە سەردەمێکدا کە زیاتر بە دنیای ژیری دەستکرد و ئامێری ڕۆبۆت و خۆ ئاژۆ پێناسە دەکرێت، توانامرۆییەکانی وەک داهێنان، بیرکردنەوەی ڕەخنەیی، نوێخوازی گرنگیەکی یەکجار زۆریان هەیە. ئێمە هان دەدرێین ژینگەیەکی فێربوون بێنی نەگۆڕێ کە تێیدا تاقیکردنەوە و تەنانەت هەڵە زیرەکەکان نەک قبول بکرێن، بەڵکو وەک بەشێکی دانەبراو لە پرۆسەی فێربوون ستایش بکرێن. هەڵوێست و تێزە بەهێزەکانی ڕۆبنسن بۆ زیرەکی جۆرا و جۆر تەحەدایەکی بەهێزن بۆ بەرنامەی خوێندنی ڕق و وشک و شێوەکانی پەروەردەی یەکپێوەری، شێوەی خوێندنی سەرتاسەری وەکیەک. ڕوانگەکەی ڕۆبنسن ناچارمان دەکات ڕێچکەی فێربوونی تایبەتمەند بگرینە بەر. دڵنیابین لە بەرنامەیەکی خوێندن کە هاوسەنگ و بەرفراوان بێت و لە پاڵ خوێندنی نەریتیدا گرنگیش بە هونەر زانستە مرۆییەکان و لێهاتوویی پیشەیی بدات. ناسینەوەی ئەوەی کە سەرکەوتن بە شێوازی جۆراوجۆر خۆی دەنوێنێت، نەک تەنیا لە دەستکەوتە ئەکادیمیە ئاساییەکاندا، بۆ پەرەپێدانی توانایی هەموو خوێندکارێک زۆر گرنگ. بە هەمان شێوە دیدگە سەرنجڕاکێشەکەی کێن ڕۆبنسن بۆ دۆزینەوەی توخمەکەی خۆت ئیلهاممان پێدەبەخشێت تا ئەزمونە پەروەردەییەکان بە شێوەیەک بنەخشێنین ئامانجە باڵاکان و ئارەزووە مانادارەکان لە پێشینەی پرۆسەکەدا بن. ئەمەیش بریتیە لە بەهێزکردنی خوێندکاران تا بە شێوەیەکی چالاک بەهرە ناوازەکانی خۆیان بدۆزنەوە. هەروەها لە ڕێگەی خۆفێرکردنەوە پەرە بە بەشداریەکی قوڵتری خوێندکاران بدرێت. لە ئەنجامدا
ئامادەکردنی خوێندکاران نەک تەنیا بۆ داواکارەکانی کۆمەڵگە، بەڵکو بۆ بەدیهێنانی ژیانێکی کامڵ لە داهاتوویەکی پێشبینی نەکراودا. ئەمە ڕێباسێکی گشتگرە، پێویستی بە پەرەپێدانی تەواوی کەسەکەیە، نەک تەنیا زیرەکی ئەکادمی. میراتی کێن ڕۆبنسن تەنیا شیکردنەوەیەکی مێژوویی نییە، بەڵکو بانگەوازێکی زیندووە بۆ کارکردن. کارەکانی ئەو بە بەردەوامی هانمان دەدەن پرسیار لە بنەمادا مەزراوەکان بکەین، بەبێ وچانداهێنان بکەین و بەردەوام هەوڵ بدەین شێوازی کاریگەرتر و مرۆییتر بۆ فێربوون و گەشەکردن بهێنینە گۆڕێ. بیر و باوەڕە قوڵەکانی ڕۆبنسن یادمان دەخەنەوە کە پەروەردە زۆر زیاترە لە تەنیا گواستنەوەی زانیاری. لە ڕاستیدا پەروەردە بریتیە لە داگیرساندنی توانای مرۆیی، ستایشکردنی فرەڕەنگی مرۆڤەکان و پەرەپێدانی داهێنان کە بۆ داهاتووی هاوبەشمان زۆر گرنگە. دیدگەکەی ئەو بەردەوام بۆ پەروەردەکاران، سیاسەتمەداران و دایک و باوکان لە سەرانسەری جیهاندا ئیلهام بەخشە بۆ کردنەوەی ڕێگەکانی گەشەسەندنی توانە نائاساییەکانی تاکێک لە کۆمەڵگەدا. ئەم جارە ئەگەر چوویتە بەرامبەر تەلەبەکانت لە باتی ئەوەی بپرسیت ئەم منداڵانە چ زانیاریەکیان دەوێت، لە خۆت بپرسە چ دەرفەتێکی هونەری و داهێنانێک لەم تەلەبانەدا چاوەڕێی ئەوەیە دەرگایان بەڕوودا بکرێتەوە تا گەشە بکەن. بەڕاستی ئەگەر تێز و ئامۆژگاریەکانی کێن ڕۆبنسن بە هەند وەربگرین، ئەوە نەک تەنیا باری لاری پرۆسەی پەروەردەیی چاک دەکەین، بەڵکو داهاتوو لەسەر ڕێچکەیەکی دیکە دادەڕێژینەوە. زۆر سوپاستان دەکەم کە تا کۆتایی گوێتان گرت. تا ئەڵخەیەکی دیکە بە خودای میهرەبانتان دەسپێرم.